عفدك جودك السيادة. سەرەتا بەخێرات ناکەم بەڕاستی یاریکی قورس ببووێمە لە ناو جەماهیرێکی وە تیپێکی وەک شەقڵاوە کە ینی 300 داری بەسەرێکەوە بۆ تعادولێکیە بووە قورس ببووێمە بەس ئەتوانم بڵێم بە ئەدا و بە فرسەت و بە هەموو شتێکە با ئێمە یاریەکەمان لە بۆ خۆمان حەسم کردای بەڵام بوو مۆفەق نەبووینە گۆڵکردن ئینشەڵا بتوانین لە یاریەکانی تر سەرکەوتوو بین و سێ خاڵ بەدەست بێنین ئەم یاریش خاڵێ بۆ ئێمە زۆرە ینی لە ناو ساحەی شەقڵاوە ئەبوو ببینەوە بەڵام دەسڵات نەبووی تر ڕاستەکە ئەوڕۆ تیپەکە ئێمە زۆر بە خراپی وە دیار کرد هەرچەندە لە ناو یاریگا و جەماوەری خۆشمان بوو بەڵام ئەدەیاچی وەکو پێویست پێشکەشمان نەکرد لەگەر سیروانی نوێ دەماتوانی کە سێ خاڵ بەدەست بین بەڵام تیپەکە ئێمە ئەمڕۆ خراپ یاری کرد و سیروانی نوێ باشتر دەرکەوت ئینشاڵڵا ئیش لەسەر ئەو قتەیان ناکەین و زیاتر و باشتر و چاکتر خۆ لە یاریەکانی تر ئامادەکەین لەوەی تاویزیە و یاریش بکەین ئینشاڵڵا